بله تماشاوین جاهر جبوی گوتوبیجه بهتر ون های قسنه که بهتر لسر روشا روجالات چمه فراتن ها الاستودیو ما مصطفى فیصل یوسف رک خری گشتی تفگرا چکسازیا کرد سوریه لگل من ما مصطفى فیصل تو بخیر هاتی افروشا آلوزیا کو روجالات چمه فراتی گشتی دا دما هفته که دا وجی پشتی در خصنا لودکا چوار علی لاستانبول نبرا روسیا المانیا فرانسا و ترکیه دا بنرینتا صدم جیچیا و جبرچه نافچین روجاوای کردستان کردی بردوام دبن گفا ایریشه و مترسیدنه. سپاس. گوی ترکیه السر هرمن کردستان سوریا یعنی روجاوای کردستان تو وقتی بطال نبویه. بله. بری شورش سوری هر وقتی ترکیه تخست ریگرتن پیشیا ماوی ملتی کرد سوریا. يعني بس شبو ديرو كيتي برامد صلاة نوطو السيادة دا ايريش كرنا حكومة جيش تركي سر حرامية كردستانا تركيا دا هنجي برلمانيين كرد سيبون نامك شيان دنش كسينا بدولتي رقو كاربن ايريشها تركيا بسكنين وبشتوي هروها تركيا خوستي إلا دستريش بكي أو بكي زد خوازم ببيجم بالنسبة مسألة حكومتها تركي قضية كردي دندروية تركيا دنا شارة سركرية وغير يولوجي الآلية ديجي وقتيتي ودست دريشتكي ندعي باش إيروجي وقتيكو تركيا فيبو يريدكي أواغو إيرو أم هر وقتي أم وك تفقرامة تفقرات شاكسازيا كردي أم بيجين كردستان سوريا يا روجهلات أم روجهلاتي فرات أم ناخذ نوري سر زماني ما روجهلاتي فرات تقسيمك أمريكي أوروبي الجور خول جور برجواندي خد بيجن بس إيروجي تركيا وقتيكو بويا دس دريجايات كيد هندروي سوريا دس سوريا خريطاوين نمايا أو جهة حرمتي وقو أسد بيجي هركش آلي خد دس دريجت كي خلكي سوري الآلي كي مانا ترك جالي كيفا روس جالي كيفا ايراني جالي كيفا قوات تحالف جالي كيفا تركي جيت خوازي برجوانتي خب دي مشاندن شد آلية اواغو ناف كر درع الفرات ياغو درباسي عفريني بو وكسيغو درباسي ناف عفريني كرن كوشبري چه كرن ايروجي دزي ويران كرن حيا اف مسالي قد من ريكفتني دوليغو هر يكي ايدي تري رازيت كي سر بشنج ملتي سوري ملتي كردي سوري امولود بینن ایرو افری کفتنی گود بن هگر چارچوی تیرون اندن اسطنبولی یانجی استان آبی یانجی گروپی دی تریبن سر چاره سری که دندروی سوریا دا ام دبینن یاگو بهتر خلق سوری اپوزیسیون خوش سر بسکنی بشک جو اپوزیسیون جی چاوی خوشبا مثلا دگری ورید ده هگر وقتی گو هنک شوانا برجوانده وانا مسئله ده هنه چاوی خوشی دگرن وقتی جوا لازم بید بیشن سیاده سوری وکیلی تری چاوی خوشی دگرن ایروجی ام دنگی خودرت خن وقت انجمنان اجتماعی کردی وقت تفقرامه چاکسازی جی گو ام ناف انجمنه دنا به هر اوای دوی گو ام کاری خوی سیاسی دیپلماتی بکن گو ام کاربن نهیرن گو جاره کدی ویران کرن یا کوچبری چه بید هرمن کردی دا نه مثلا روجهلاتی فراتا بندر گو هرما کردیه یا گو ایرو گفن ترکا تین سر میدانه وتخوازيش خور الحجتك او ايدي تريب قريب باشا ما مصطفى فيصل دما نهادا وكوكو شروفكار وروشنبيل كرد بيجن كو كاراساتك مروفي بسر روشالاتي چم فرات دزي بكار بينم ويوري بنريناتا چتي خواستن جهر دو الين كو خوا وكاوت بيجن ونري كرد بينن اليكي بپيدي واليدن انجمن اجتماعيه كرد دس بكدا چش پیدین هاتی خواستن کو ریببریا روج آبای کردستان دست ویدیا. دخوازم گوتن جهوی دوری. روجهلاتی فرات خلکی رقادی رازوری. ای روجی هنک دولتی خلیجی سعودی امارات ایدی تری خدانه برو ملیون دلار جبو آوا کرنی و کوشبرد وگرن. یعنی تشتکلینینه. اگر کوشبری ببی آواگو بید ناف هرمن کردادا آواگو ایرود بی. بله. ایرو آواگو تی خواستن ام وقت انجمنان اجتماعی کردی بریارا ما آوام دنگی خوب گهن دولتی گو ایرو آوی گول هگر امریکینه هگر روسینه هگر اوروپینه گو جارک دیتری زیده تشتی گو ایرو ملتی کرتی ایشاندن جارک دیولو نه ایشاندن نما بکوی رنگ کی گو ترکت ریکفتنا بخلکی را بکن گو ضرر بهتر بسر ملتی ما هرمی عفرینی حتی انها بده هزار ای کوچ برن ام هرو هاد بینن
پاراستنێک ملەتێ کوردڕێژ بۆ جیواکە سفیل ئەوەی گۆ خۆدبینن خۆدیش وا ملەتێکی ملەتە و دەندروێ سووریادا ئەوا گۆ ئیرۆ ملەتێ کورد 250,000 لڤرە ب 100,000 ترکیە کال جهێدی ترێ ژێڤا کەسێ ناودەولەتی گۆ خۆدبینن خۆدی سووریادا دەوێرێ بگرن جارەکە دیترێژ مەسلەی کۆچبەریا ملەتێ کورد و ئێشاوی و تالی بەرپێ بدەن چارەسەریەک سیاسی گۆ ملەتێ کورد وەک ملەتێ دوا دەندروێ سووریادا لەسەر بێ سەکناندن نەوەک پارتیەک سیاسیە عابریا هەیاتنە ئەم ملەت بدەهێ ساڵا هاتی ئێشاندن ئیرۆژی کۆچبەریایی دگێ حەدەکی ببێ گەلە کێمنەتەوە هەرمێ خۆی دیرۆکیدا باشە مامۆستا فێساڵ چتێ خواستن ژێ پێدێ و ئەنە کەسێ دەدەمان هادا کۆبەکە داکو و چارەسەریەک ژێ ڕەوشێرەوە ئێمە وەک پەدەکە وەک ئەنە کەسێ وەک ئەنە کەسێ ژما بریارامە ئەوە ئەم کار بن دەنگی خۆ بگهێن ئەف زەرەرا گۆی بێسەر ملەتێمە ئەوا گۆ حتا کۆچبەرێ لە دەرڤەژی نێت بوون ڤەگەرن وێ بەرێ خۆ بدەن ئەوروپا و جهێدی ترێ ڕێکێ بگرن هەگەر نە ئێدی ترێژی بشخۆرە بریا و بازدن ئەم دەنگێ خۆت گهێنن گۆیە کۆچبەری زێدە ببێت ئەوروپا وێل جهێدی ترێ گەل لە کۆچبەری چێ بێسەنین بەردەست داکو و لەسەر عەردێ وەرنە جەبجێکردن ئێمە ینی غێری کاری سیاسی و دیبلۆماسی و ئەم تێدە دوێ نادەژی چالاکن حتاش مەتێ و مەدەنگێ خۆ گەهاندی ئەمێ بگێنن وەختێ ڕایامە بێ خۆستنجی ئەمێ بکەن ئالیە دیتە پرسی پێدا ئەو بوا بەگرێدایە نەبمەوە ئێمە هەر وەختی ئەم دەبێژین ئەم هەفتورە کارێکی هەربەش بکەن گۆر پرگراما خۆی سیاسی و کارێ لای حامەی ڕێخستنی ئەم دەبێژن کارێ هەفتبەشتر ڕۆژامە خۆشیێنەدای عالیکی وەک بەرێ ڕێکەفتنمە بە هەفتورەکردن مەکاری بوو کۆبانێ بپارێزن مەکاری بوون جێت ئیرۆژی ئەم دەبێژن بنگەهەکش بۆ دانوستاندنێ چێ بێت نابێنامە و پەیەدێدا ڕێ بدن کارێ سیاسی گرتیا بەردن ڕێڤەکردنێک ئۆڤی سافەکرد ئەم هەفتورە کاربن جارێک دی ئەو نەرینا کوردی تەڤایی یا گۆمە بەفتورە لڤرە مزەکری ئەم خۆدی بنجێرە و دیموقراتیەت هەندروێ سووریا ئەوێ دیترێکە لە کەنەمانی پێ باشە ئەگەر ئەو چارەسەریاتت بێژێ نەهاتەکردن بەرە دۆزا کوردی لە ڕۆژاوایە کوردستانێ بەرە چه ئاپارێکیە ئێمە ینی ئەم هەر وەختی کارێ سیاسی مەکریە و مەکاری بوو بەلکی گەلێک کێمایی دەبێژن ئەمژی دەبێژن کێمایی هەنە وەختێت کارتکێ لەوێ کێمایی هەبن لێ ئەنجومەنان نیشتیمانی کوردی گۆرخۆ و کاری خۆی سیاسی و ملەت و ناو کۆچبەرە و جێدی ترێدا ئەم ئیرۆ ناوێ ما ناو لیستا کەسێ سەرانسەری سووریادا گۆ دەستورێک بێدانین ئەمێن و نەرتیا مافێ ملەتێ کوردکن و بەشداری بن تێدا گۆ ئەم وێنا سبە دەستورێ سووریایی پاشەڕۆژ دەتێ گۆ ئەم کار بن تێدە بجی بکەن و ئەمبەر پێدن گۆبرا ئەو دەستور تعبیرێک بێ سووریا گەلک نەتەورای سووریا گەلک ئۆلدا ئەم خودی نەژێرە و ئیرۆژی بۆیە گرانیە ئەم دەینن و ئەم نادنە پاش و زەرەرا گۆ ئیرۆ دەبێت سیراعا گۆ هەندروێ سووریا دەژیت بێیا لەشکەری ئەمولۆ بەهۆرم چارەسەریەک سیاسیە گۆلگۆر 2-2-5-4 یانژی ڕەنگە دیترێت گۆر شەرعیات وەلی گۆ ئەف شەرێک گۆ هەندروێ سووریا دەدبێ و ئەف لەفکەتنا ناودەولەتی گۆ سووریا بووە جەهەغیژ مەسەلەی وای بەرژەوەندیرە هەریەکی بە هەفتورە درون بازاراتکن سەر سووریا بێ سەکناندن باشە مامۆستا گوتناتە ji bo tevaya aliyên siyasî û yên Kurdî lê Rojavayê Kurdistanê di deman hade çiye ku rêgirî lêkareseta mirovî werêkirin. Peyama te ji ware çi ye? Peyama me ez dibêjim îro wexteke got kesek siyasiyên îro em di nav desteya tefawdê ya got civaka navdewletî timam etirafê pê dike em wek encûmena niştimanî Kurdî خودی نجماوێ ملەتێ کوردرە ئەو نەرینا کوردی تەڤایی ئەمولۆ دبینن ئێ ماوێ مرۆڤە ئێ هەر کەسی خودیە قەدیا کوردی هەندروێ سووریادا نەرینێ خۆ تەبلێ هەفتوو بکەن و پیشگرتنێ بە هەفتورە بکەن و یەک دەنگی گۆ خودی بنش مافێ ملەتێ کوردرە بێگۆمانە ئەم دیموقراتیەت ێرە هەندروێ سووریادا بێ دیموقراتیەت مافێمە بجەه نابێ حتا تیرۆلیست هەنە مافێمە دمێنێت خەتەرێدا لێیا سەرەکی ئەم ئیرۆ خودینش قەدیا ملەتێ خۆرە خودینش قەدیا دیموقراتیەت ێرە ئەم کار بن ملێ خۆ بدنە هەفتووش بۆ بێ مەسەلێ و ئەمرێ بکرێنش بە دەست درێژکردنێ دەولەتی جارێکی ئەیران ئیرۆ ئەوژیت سەر ساحێدەیە ترک سەر ساحێنە غەیری وا سەر ساحێنە هەگەرنە نەرینەکبەی هەفتبەش هەبێ وێ ملەتێ مەگەلێک زەرەرێ بکەین. گەلێک سپاس بۆ مامۆستا فەیساڵ یوسف ڕێکخەرێ گشتیە تەبگەرە چاکسازیە کورد لە سووریای کوردستودیە لەگەڵم بوو گەلێک سپاس مامۆستا.